باشا نفرمي ومنتظر غدا لا يبلغه. هر امام عون فرمي زور كس روجي كردو وميدي بو روجه بو طوابي نكر وفاتي كر زور كسي شو بو شاوريك الروج بيته وبياني كاري باشكا شو الروج توا فريانا كوتك الروج. ولو تنظرون إلى الأجل ومصيره لأبغضتم الأمل وغروره. فرمي خو اگر تماشای أجلكتان بكن وچون ايوه برو أجلكتان رون هر همومان دقه بدقه برو أجلك معنا روي باشا ايما كومالي روجين هر روجيك مان لي بروا نزيك تربينة ولا أجلك مان پڕەیەکین ئەم پەڕەین ئەبەو شێوە لێرەوە ڕۆین و دواوە لوولە بێ هەرەگاتە ئەوێ کۆتایی پێدە بۆیە بەڕاستیە فەرمێ هەر کەس تەماشای ئەجەلەکەی بکە ئەوە ڕقی لەو هەموو ئومێدە بێ کە بەخۆی یەبەخشێ لا ئاینداواکەم لا ئاینداواکەم بە بپێچێتەوە نەگەی بایندا پێچەی سە بڕۆی زۆر کەس شەو چاوەڕێ بوو بەیانی بێ شەو ڕۆی زۆر کەسیش ڕۆژەکە هادووتی ئەمڕۆ بەسەرە بەم نەیتوانی تەواویکە سەیری ئەجەلەکەت کە باواز لەو پش و درێژیە بێنی واز لەو ئومێد درێژیە بێنی باڕووکەیتە ئەڵڵا جەلە جەلالوهو باواز لە غڕور بێنی ئەلەو بغڕابوونەی کە ئەو خەڵکەتیانێتی کاڵێ هێشتا گەنجم ماوەیەکی تر کورە خوازانێ نابرا بەڕێزەکەم بەڵێ خوازانێ کێناڵێ یەک دەحەزەی تر نادباتەوە